لە ڕۆژانی جەژن ئێمە بێگومان مشتریەکی یەکجار زۆر ڕوومان تێدەکا بە تایبەت ئەم جەژنەیە کەوا کەرەنتینە نەماوە ئەوە تەسیرێکی زۆری هەیە لەسەر بازار معاش بەر و باش بوون دەستین ئەوەش تەسیرێکی باش هەیە یعنی وای کردێ کە بازارمان لە ساو جەژنەکانی تر باشتر بێتن. عالەمەکە زۆر سەردارمان دەکا شتەکانی مەشەم و خواردنی جەژنە شیرینی و چەرەزات توشتی وایە بەس عالەمەکە زۆر گلەیمان لێ دەکات دەڵێ وەڵا و شتە لێ ئێوە هەتانە گرانە ئەوەش بەدەست ئێمە نییە ئەوە بەدەست تاجیرەکان ئەوانی کە بە شت دۆلار دەکڕن دۆلاریش گرام وە ئومێدەوارین کەوا دۆلارەکە ئەرزان بێ ئینشاءالله جەژنی قوربان جەژنی خۆشەویستی و برایەتێ ئینشاءالله هەموو پێکەوە دەژین و هیچ گیرگرفتمان لە بینی نامینە ئینشاءالله. برانو که ما برهویت خواهید کردیم با جشن قربانی پیروز که خلق قسمت کرد اول دو روزایت ماین بک برهویت خو الحمدلله حتی حدا کی باشه و ام خوش تاری کار اینجا خلق کی و ام بکرین حتی شب حتی تقریبا 12 که شب اب چند روز ما یجی ان شاء الله خدا هاری کار بیتنو بار که سالا یا جواز زمان تشت گرام بوی بس باشه حتی حدا کی باشه خراب نینه بله بس هر چه بیت خالق تشتیت کردیم چون ما ایمان به عید رمضان پیروز و عید حاجه خود هندی حال کاریتون باشه خیره عید عرفات تقریبا برب خیره بر همه خیریه منو هک خلق کار بگله باشه بهراب در عالم باشه خراب نه خاصة دهو که همین مروتی کی همین هاری کارت اکودنا همین رنگا هندی عیدن وکی مثلا شفار نابگرش لباسی بگیره همین تش لازمه بجای هی فقیری هی از حست کم زنگین هاری کاریا فقیر لەبەر نزیکبوونەوەی جەژن گوڵەکان لای ئەمە زۆرتر تەڵەبیەتە سەر ماڵەکان بە گوڵەکان ئەڕازێنەوە گوڵەکانی ژوورۆ بە تایبەت ئەو گوڵانەی کە لە ژوورۆ بەکارهێنن بۆ ژوورۆ بێت. بە بۆنەی وەرزی گەرماوە زیاتر گوڵی ژوورەوە سەرف ئەبێ بە بۆنەی ئەوەی کە گوڵی ژوورەوە فێنکێکی تایبەتەیە بە ناو ماڵ و دیمەنی ناو ماڵەکە جوانترەکە زیاتر گوڵی ژوورەوە سەرف ئەبێت.